پێکەوە لیستی 275 پارتی سەردەخەین. پارتی دیموکراتی کوردستان بە ژمارەی 275 بەشداری هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق دەکات. بۆ ئەمەش بە پلان و بەرنمەیەکی تۆکمەوە و پاڵ پشت بە ئیرادەی سیاسی سەرکردایەتیەکەی و لە سەرویانەوە جەنابی سەرۆک بارزانی هەروەها پشتبەست و بەو هێزە جەماوەریەی کە لە ڕابردوودا متمانیان بە پارتەکەیان و سەرۆکەکەی داوە چۆتە ناو ئەو کێبڕکێ دیموکراتی و ململانێ سیاسیە مەدەنیە بۆ ئەوەی وەک ساڵانی ڕابردوو لە بەغدا نوێنەرایەتی ماف و داخوازیەکانی گەلی کوردستان و دۆزە ڕەواکەی بکات. پارتیمان کە لە خولی ڕابردووی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان یەکەم و گەورەترین پارتی سیاسی براوەی هەڵبژاردنەکان بوو. پشتیوان بەخوای گەورە و حکمەتی جەنابی سەرۆک و دڵسۆزی ئەندام و کادیرەکانی و جەماوارە خەمخۆرەکەی ئەم جارەش بۆ یار و نەیاری دەسەلمێنێتەوە کە وەک دار بە ڕووی خۆڕاگر و خۆنەچەمێن ڕەگ و ڕیشەی لە قوڵایی مێژووی تێکۆشەرانی سەرڕاستی کوردایەتی و لە ناو دڵی خەڵکی کوردستانی خەبات گێڕ و قوربانی دەردا کوتیوە و بەسەری بەرز و سەرکەوتنەوە دەبێتەوە بە وەڵام گۆی ئەمین و جێمتمانەی گەلی کوردستان و لە جاران ڕشتر داکۆکی لە مافەڕەواکانیان دەکات. چونکە پارتی بەڕێبەرایەتی ماڵباتێک کە زیاتر لە 100 ساڵە هەڵگری دۆزی ڕەوای گەل و خاکی کوردستانە، چونکە بە درێژایی مێژووی تێکۆشانی کراوەتە ئامانجی نەیار و دوژمنانی کورد و کوردستان، لەگەڵ ئەوەشدا لە هیچ بارودۆخێکی ئاڵۆز و سەخت و لەژێر هیچ پیلان و فشارێکی ناوخۆیی و ناوچەیی و نێودەوڵەتیدا گۆڕەپانی خەبات و سەنگەری تێکۆشانی چۆڵ نەکردووە. لەبەر ئەوەی پارتی داکۆکی کارێکی سەرسەختی ئازادی کورد و سربەخۆیی کوردستان بووە، بەرژەوەندی باڵای نەتەوەیی و نیشتیمانی خستۆتە سەر و هەموو بەرژەوەندیەکی تایبەت و تەسکی حیزبی و ناوچەیی لە 32 ساڵی ڕابردوودا پارێزەری ڕاستەقینە و بەرگری کاری پش و درێژی مافەکانی کورد بۆ لە بەغدا. بۆیە ئەرکی هەمومانە یەک ڕێز و یەک دەنگ شکۆ و سەروەری ئەو مێژووە پڕشنگدارەی پارتەکەمان بپارێزین و لە ئاستی بەرپرسیارەتی کار و ئەرکەکانمان و وەفاداری خوێنی شەهیدانمان و ئەو ڕێبازە بین کە نەوە دوایینەوە لەسەر بیری کوردایەتی و باوەڕی وڵات پارێزی گۆش کردووە. پێکەوە ڕۆژی 11 دەچینە سەر سندوقەکانی دەنگدان و لیستی ژمارە 275 پارتی دیموکراتی کوردستان سەردەخەین.